اللهم ربنا فقهنا في الدين وعلمنا التأويل وآتنا الحكمة واجعلنا من الراشدين. درسي شوارما بينجم لسورة التوبة قشتنا آياتي بستوسي بله. يا أيها الذين آمنوا لا تتخذوا آباءكم وإخوانكم أولياء إن استحبوا الكفر على الإيمان ومن يتولهم منكم فأولئك هم الظالمون. كاتك پیامبری خوا عليه الصلاة والسلام لقل هاوڵە بەڕێزەکانی کۆچی کرد، هیجرەتی کرد لە شاری مەککەوە بۆ مەدینە. خوای گەورە فەرزی کرد لەسەریان کە مسلمانان لەناو کافرەکاندا نەمێنن، چونکە تووشی فیتنە دێن، تووشی ناڕەحەتی دێن. مسلمانان زۆربەیان کۆچیان کرد و هیجرەتیان کرد لەگەڵ پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام. بەڵام هەندێک لە مسلمانان وتیانێ مە ناتوانین باوک و برای خۆمان جێبێڵین. هەیان بوو باوکی کافر بوو، هەیان بوو بۆ نمونە براکەی کافرە یا کوڕەکەی کافرە. ئێمە چۆن بتوانین ئەوە جێبێڵین و ئەوان جێبێڵین و بڕۆین؟ خوای پەروەردگار ئەم ئاەتەی ناردە خوارەوە، یا ئەیوهە الەذینە ئامەنوو، بانگیان دەکا ئەی ئەوانەی ئیمانتان هێناوە، باوەڕتان بەخوا هێناوە کە تاک و تەنهایە و شەریکی نییە، باوەڕتان بە پەیامەکەی خوا هێناوە کە قورئانە، باوەڕتان بە ڕۆژی دوایی هەیە، ئێوە لا تتخذوا آباءكم وإخوانكم أولياء، نەچن باوکانتان و براکانتان بگرن بە دۆست و خۆشەویست و جێگای متمانە و سەرخەری خۆتان. ئەوە نەکەن، نەچن نهێنی مسلمانان بدەن بە باوک و براکانتان. ئین استحبوا الكفر على الإيمان، ئەگەر ئەوان باوکتان یا براتان کوفریان هەڵبژارد بەسەر ئیماندا، لە جیاتی ئەوەی ئیمان بێن و مسلمان بن بە کافریمانەوە، ئەوە نابێ ئێوە دۆستایەتی ئەوان بکەن و متمانەتان پێیان بێ و هەروەها بچن سەریان بخەن، پشتیوانیان بکەن، یاخود نهێنی و ئەسراری مسلمانانیان پێ بدەن. نابێ وا بکەن، وریابن مسلمان، چونکە تازە ئیسلام هاتووە لەو کاتەدا. مسلمان پێشتر کە مسلمان نەبووە، لەناو عائیلەیەک لەناو خێزانێکدا بووە، ئەو باوچێتی، ئەو برایەتی، ئەو خێزانێتی، ئەوە عەشیرەتەکەیەتی. ئێستا کە بوو بە مسلمان، جیایت تۆ مسلمانیت، تۆ دەڵێی قل هو الله ئەحەد، خوا تاک و تەنهایە و شەریکی نییە. ئەو لەگەڵ خوای تاک و تەنها چەندەها شتی تر دەپەرستێت. تۆ دەڵێیت محەممەد ڕەسوولی خوایە، پێغەمبەری خوایە، ئەو دەڵێ من کافرم بە محەممەد، ساحیرە محەممەد، شاعرە، کەذابە، درۆزنە. تۆ دەڵێی قورئان پەیامی خوایە، کەلامی خوایە، ئەو دەڵێ ئەمە هەمووی درۆیە و سحرە و جادووە و ئەسڵ و ئەساسی نییە و کەلامی خوا نییە. ئێستا کەواتە دوو دینی جیاواز، دوو ڕێگای جیاواز. بۆیە ئەی مسلمان نابێ وەکو جاران تۆ بڵێ جاران باوکم بووە و برام بوو چۆن متمانەم پێی کردووە، هەموو نهێنیەکی خۆمم لاباس کردووە، لەمە دووەش وا دەکەم. نابێ وا بکەیت. ئێستا بەهۆی ئیمانەکەتەوە ئەوان دژایەتیت دەکەن. ئەوەتە ئیبراهیم کە باوکی کافر بوو، ئازەر، دەیوت لەئین لەم تەنتەهی لەئەڕجومەنەک، ئەی ئیبراهیم ئەگەر بێت و دەست لەو دینی تەنها خواپەرستی هەڵنەگری، من ڕەجمت دەکەم. ڕەجم کەواتە باوک و کوڕایەتی جاران ڕۆی متمانە پێکردنەکەی، برایەتی جاران ڕۆی
ئەمە مسلمانە ئەوە کافرە کافریش وەک شەمشەمە کوێرە وایە چاوی بە ئیسلام هەڵنایەت بۆیە مسلمانەکان هەندێکیان چ نەخشەیەک و پلانێک پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام کە هەیبوو ڕێک بە براکەی خۆی دەوت کە کافرە بە باوکی دەوت کە کافرە منابێ خوای گەورە فەرمووی نەکەن باوک و براکانتان بکەن بە دۆست و جێگای متمانەی خۆتان و پشتیوانیان بکەن کاتێک ئەوان کوفر هەڵبژێرن بەسەر ئیماندا ومن يتولهم منكم فأولئك هم الظالمون وهر یەکێک لە ئێوە ئەو کارە بکە يتولهم دۆستایەتی ئەوان بکە و ئەوان سەرخا وڵات چونکە باوکم و برامە بەخوا من لەگەڵ باوکم برا بدەم ئەگەر کافریش بێت ئاها خوای گەورە فەرمێ هەر کەسێ ئاوا دۆستایەتیان بکا و سەریان بخا و پشتیوانی باوک و برای بکە ئەگەر کافر بن بەسەر مسلماناندا پشتیوانیان بکە فەئولایکە هم الظالمون ئەوانن کە زاڵمن ئەوانن کە ستەمکارن یعنی ئەوانن کە کافرن ظالم لێرە بە مانای کافرە کەواتە مایەتە براکانم دەرسێکی زۆر گەورەی تێدایە بنچینە و قاعیدەیەکی زۆر مەزنی تێدایە ئەی مسلمان ئاگاد لێی بێت چییە؟ ئەوەی کە دەبێت تۆ وەلاءت بۆی هەبێ خۆشویستنت بۆی هەبێ و سەری بخەیت پشتیوانی بکەیت دینەکەت هیچ شتێک ناخەیتە پێش دین هەر کاتێک باوکایەتی و کوڕایەتی و برایەتی و عەشیرەتایەتی و وەتەنایەتیت خستە پێش دین تۆ مسلمان نیت بە بەڵگەی چی؟ ئەمە ئاەتێکی تر خوای پەروەردگار لە سوورەتی مائیدە دەفەرمێ یا ئەیوهە الەذینە ئامەنوو لا تتخذوا اليهود والنصارى أولياء بعضهم أولياء بعض أي أواني إيمانتان هناوە نەچن جوولەکە و گاور بە دۆستی خۆتان بگرن و پشتیوانیان بن یارمەتی ئەوان بدەن بەسەر مسلماناندا ئەوە نەکەن چونکە ئەوان یارمەتی ئێوە نادەن و دۆستایەتی ئێوەش ناکەن جوولەکە دۆستایەتی جوولەکە یەک دەکات گاور دۆستایەتی گاورێک دەکات وا مەزانە بێ پشتیوانی لە تۆ بکە ئیلا مەسلەحەتێکی هەیە ئەگەر بێت و دینارێکت داتێ دوود لێ دەچێشێتەوە دڵنیا بە ئەجینە ئەوە مەزانە پیاوی چاکن خێر و خۆشی و سەربەرزی و سەرکەوتنی مسلمانانیان دەوێت نەخەڵەتەی ساویلکە نەبیت مسلمان ئەوان پشتیوانی لە یەکتر دەکەن ترامپ کاتێک کە حکمی گرتە دەست لە ئەمریکا یەکسەر ئیعلانی ئەوەی کرد کە دەبێ پایتەختی ئیسرائیل بێتە قودس یەکسەر لە کاتێکدا ترامپ گاورە نەسڕانیە بەڵام جوولەکەیە لە دژایەتی مسلمانان پشتیوانی جوولەکەی کرد وا مەزانە پشتیوانی مسلمان دەکا خوای گەورە دەفەرمێ بعضهم أولياء بعض ئەوانە دۆستی یەکترن پشتیوانی یەکتر دەکەن لە دژی مسلمانان ومن يتولهم منكم فإنه منهم لە سوورەتی مائیدە دەفەرمێ ومن يتولهم منكم فإنه منهم هەر یەکێک لە ئێوە دۆستایەتی ئەوان بکە پشتیوانی ئەوان بکە بەسەر مسلماناندا ئەوە لەوانە یعنی چی؟ یعنی کافرە یعنی مسلمان نەمایت تۆ نوێژ بکەیت ڕۆژوو بگریت زەکات بدەیت زیکری خوا بکەیت قورئان بخوێنی هەرچی کارێکی چاکەی کە تۆ ببیتە پشتیوانی کافر بەسەر مسلماندا دۆستایەتی ئەو هەڵبژێری بەسەر مسلماندا نهێنی مسلمان بۆ ئەو بەریت ئەوە تۆ کافریت ومن يتولهم منكم فإنه منهم ئەوە لەوانە ئیلا لە یەک حاڵەتدا نەبێت ئەو حاڵەتە چییە کە تۆ دۆستایەتیشیان بکەیت کە تایدا بە کافر حساب نەبیت لە حاڵەتی ترسدا لە حاڵەتی ناچاریدا بەمەرجێک دڵت سەلامەت بێت دڵت لەگەڵیان نەبێت خوای گەورە دەفەرمێ لا يتخذ المؤمنون الكافرين أولياء نابێت کافرەکان مسلمانەکان ئیمانداران کافرەکان بکەنە دۆست و پشتیوان بۆ خۆیان من دون المؤمنین
ومن يفعل ذلك فليس من الله في شيء إلا أن تتقوا منهم تقات. هر کسی ئەوە بکە ئەو هیچ خوا بەریە لێی، هیچ علاقەیەکی بەخواوە نەما، تەواو. إلا أن تتقوا منهم تقا، إلا مەگەر خۆت لە شەڕی بپارێزی لە ترسان وا دەردەبڕی کە تۆ دۆستایەتی دەکەی، کەواتە لە حاڵەتی اختیاری نا، لە حاڵەتی ناچاری و ترسدا. ئەم ئاەتەی کە ئێستا باسم کرد ئەوەی ئالی عیمران، ئەمە قاضیە بەسەر هەموو ئاەتەکانی کە باسی وەلا و بەڕا دەکات. لە حاڵەتی ناچاریدا، لە حاڵەتی ترسدا ئینسان واش دەربڕێ کە تۆ دۆستیانیت و لەگەڵ یانیت لە حاڵەتی ترس و ناچاریدا. إلا أن تتقوا منهم تقا، بۆ ئەوەی خۆت لە شەڕیان بپارێزی کە لاواز و بێدەسەڵات بووی، لێرەدا بە کوفر حیساب نییە. بۆیە ئەم بابەتە دەبێت کاتێک کە حکم لەسەر خەڵک دەدرێت پەلە نەکرێ و بە هەڵەشەیی نەبێ. کاکە وەڵا فڵانە کەس پەیوەندی لەگەڵ ئەمریکا هەیە، فڵانە کەس پەیوەندی لەگەڵ نازان بریتانیا هەیە، کەواتە ئەمانە کافرن. کاکە لەسەر خۆ ببراکە. ئایا عوزرێک نییە لە ئارادا؟ ئایا ترسێک نییە لە مەوزوعەکەدا؟ ئەگەر فعلا لە دڵەوە کەسێک کافری خۆش بوێت و پشتیوانی کافرکە فإنه منهم، ئەوە لەوانە. بەڵام بەدڵ ڕقی لێیانە و بەلاشەش تا چاری بکرێت خۆی دەپارێزێ لێیان، کە زانی مەسەلەکە ناچاریە و ئضطرارە، ئەوە الضرورات تبيح المحظورات. بەڵێ قل إن كان آباؤكم وأبناؤكم وإخوانكم وأزواجكم وعشيرتكم وأموال اقترفتموها وتجارة تخشون كسادها ومساكن ترضونها أحب إليكم من الله ورسوله وجهاد في سبيله فتربصوا حتى يأتي الله بأمره والله لا يهدي القوم الفاسقين. لم آياتدا خواي پروردگار هەموو خۆشیەکان کە لە دنیادا بەلای نەفسی مرۆڤەوە خۆشە دەیخاتە تاچێکی تەرازووەوە. لە تاکەکەی تریشدا خۆشویستنی خوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و خۆشویستنی دینەکەی و تێکۆشان لە پێناویدا دادەنێ. اینجا دەفەرمێ ئەگەر بێت و ئەم لایەیان لەم لایە بەلاتانەوە خۆشەویستتر بێ، ئەوە چاوەڕێی هەڕەشەی خوا بکەن. هەڕەشە دەکات چاوەڕێی غەزەب و سزای خوا بکەن. یعنی دێت با بزانین خۆشیەکانی نەفسی ئینسان چین لە دنیادا، ئەوەی کە ئینسان حەزی لێیەتی و پێی خۆشە بیبێت. خوای گەورە هەر هەمووی بۆ کۆکردیتەوە لە تای تەرازوویکی داناوە. چین؟ قل إن كان آباؤكم، هەشت ئەم هەشتا حسابی کەن. إن كان آباؤكم پێیان بڵێ ئەگەر باوکانتان، ئەمە یەک، یاخود وأبناؤكم مناڵەکانتان کوڕەکانتان، وإخوانكم سێهەم براکانتان، چوارەم وأزواجكم چێ خێزانەکانتان هاوسەرەکانتان. ئەم چوار مرۆڤانە، باوکت، کوڕت، برات، خێزان و هاوسەرت، ئەمە چوار لەلایەک. دیسان چیتر؟ وعشیرەتکم، ئێستا نەک ئەم خزمە نزیکانە کە باوک و کوڕ و برا و ژنە، نەنا عشیرەتەکەش هەمووی. ئینسان کەسێ عشیرەتی خۆی خۆش نەوێت بێگومان خوای گەورە وای لێ کردوین وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا. خوای گەورە کردوینی بە هۆز و تیرە بۆ یەکتر بناسین. کاکە تۆ لە کام عشیرەتی، من لە فڵان عشیرەتە. عشیرەتی تۆ ئەوانن کە دیفاعت لێ دەکەن، کە بە خەمتەوەن،
کە تووشی لێ قەومانێک بووی یارمەتیت دەدەن. عەشیرەتی ئینسان خۆشەویستە لای ئینسان، بەڵام نەک لە ناحەقیدا تۆ پشتیوانی بکەیت. باش، ئێستا پێنجەم چی بوو؟ عەشیرەت و هۆزەکەتان. شەشەمیان بریتیە لە چی؟ وأموال اقترفتموها، ئەو ماڵ و سامانانەی کە کەسبتان کردووە و دەستان خستووە. جا وەزیفە بوو بێت، دوکاندارێتی بوو بێ، مەثەلاً ماڵێکە دەستت خستووە، خۆشەویستە لا دیا خۆشەویست نییە ماڵ و سامانەکەت؟ بەڵێ، فیتڕەتی ئینسانە. باشە، ئەمە شەشەمیان. حەوتەمیان بریتیە لە چی؟ وتجارة تخشون كسادها، یاخود بازرگانیەک کە دەترسن لەوەی کاتی ڕەواجەکەی بەسەر چێت، کاتی سەرفبوون و ساختکردنەوەی بەسەر چێت. ئینسان بۆ نمونە تۆ لە سەرەتای زستان با بڵێن چوویتە تورکیا، تۆ بازرگانێکیت، کەلوپەلی زستانت کڕی، کەلوپەلی زستانت کڕی. ئێستا تاوەکو لەوێ بۆ دەردەچێت و دەگاتەوە دەست و گومرگ و سەیتەرە و موافقات و ڕسمیات، خەریکە زستان نەمێنێ. ئەمە ئەو تیجارەتەیە تەخشەونە کەسادەها، یعنی لە چیە ترسن؟ کە کاتەکەی بەسەر چێ. دوای تۆ باڵتۆی ئەستورت هێناوە، بۆ بەهار چێ دەیکڕێ کاک؟ بۆ هاوین چێ دەیکڕێ؟ نایکڕێ. یا کاکە بازرگانیەکەت کە دەترسی باوی نەمێنێ و کاتی نەمێنێ، بۆ نمونە تۆ چووی هێلکەت کڕیوە، تۆ چووی تەماتەت کڕیوە لە وڵاتێک، باشە عمری تەماتە چەندێکە بمێنێتەوە؟ هێنات لەو حدودە ڕایان گرتووە ئەوە خەریکە بێتە مانگێک، کۆتایی پێهات یا کۆتایی پێ نەهات. جا لای مرۆڤ خۆشەویستە تیجارەتەکەی خەمی ئەوەیەتی ڕەواجی نەمێنێ، خەمی ئەوەیەتی ماوەی سەرفکردنی بەسەر چێ. خوای گەورە فەرمێ ئەو ماڵەش ماڵی یەکەمیان نە، ئەمەیانەوە مەعاشە و دەستت کەوتووە. ئەوەی تریان تیجارەت و بازرگانیەکە کە دەترسی کاتەکەی بەسەر چێ. یاخود چی؟ ومەساکن و تەڕضەونەها. هەشتەم شت بەلای مرۆڤەوە خۆشە مەساکن، جێگا و ڕێگا، ماڵ و حاڵت. هەموو کەس پێی خۆشە هێلانەیەکی هەبێ، خانوویەکی هەبێ، ماڵێکی هەبێ، تێیدا ئارام بگرێ و ئیسراحەت بکە، وانە؟ ئێستا ئەم هەشتە هەر هەشتی بەلای مرۆڤەوە خۆشەویستە، گوناحیش نییە، حرامیش نییە. تۆ باوکی خۆت خۆش دەوێ، کوڕی خۆت خۆش دەوێ، برای خۆت، خێزانت، عەشیرەتەکەت، ماڵێک کە پێوە ماندوو بووی و بە عەرەقەی ناوچاوانی خۆت پەیدات کردووە، تیجارەتێکە هێناوتە خەریکە دەتەوێت سەرفی کەی، ماڵێکە ساڵانێکە ئیش دەکەی ئێستا خانوویەکت پێکەوە ناوە، ئەم هەشتە خۆشەویستە بەلای ئینسان. باش، با خۆشەویست بێ، حرام نییە، بابت بێ، هەر هەشتی تەبێ، هیچ مشکیلە نییە. بەڵام کاتێک لەگەڵ خۆشویستنی خوا و پێغەمبەرەکەی و دینەکەی تێک دەگیرێ، ئێستا کامیان هەڵدەبژێریت؟ لێرە ئیمانی تۆ دەردەکەوێت. سەحابە ڕەزای خوای گەورەیان لێبێ لە مەکە ئەم هەشت شتیان هەبوو. هەر یەکێک لەوانە باوکی هەیە، یا کوڕی هەیە، برای هەیە، عەشیرەتی هەیە، کەسابەتێکی هەیە، خان و ماڵێکی هەیە. ئێستا خوای گەورە فەرمانی کرد جێی بێڵن، هەر هەشتی جێ بەڵن، هیجرەتکەن. قورسە تۆ کوڕ و کە کوڕەکەت مسلمان نەبوو بێ، یا باوکت مسلمان نەبوو بێ، یا ژنەکەت مسلمان نەبێ، عەشیرەتەکەت مسلمان نەبوون، دوکانەکەت جێی بێڵی، خانوەکەت جێی بێڵی، زۆر قورسە. خوای گەورە فەرمووی ئەگەر بێت و ئەم هەشتە یا یەکێک لەو هەشتە بەلاتانەوە ئەحەبە ئیلەیکم من الله ورسوله وجهاد في سبيله، بەلاتانەوە خۆشەویستتر بوون لە خوا یا لە پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات وسەلام، یا لە تێکۆشان لە پێناوی خزمەتکردنی دینەکەی، فتەڕەبەسوا، ئەوە چاوەڕێی عەزابی خوا بن، حتى يأتي الله بأمره، تاوەکو چاوەڕێ بن تا خوای گەورە بڕیاری سزای خۆیتان بۆ دێنێت. حتى يأتي الله بأمره والله لا يهدي القوم الفاسقين. ئەوانەی کە ئەو هەشتە هەڵدەبژێرن بەسەر خوادا یا بەسەر پێغەمبەرەکەیدا عەلەیهی سەڵام یا بەسەر دینەکەیدا، ئەوانە قەومێکی فاسق و دەرچوون لە تاعەتی خوا خۆشی ناوێن و هیدایەتیان نادات. ئەرێ براینە قورس نییە ئەم مەوزوعە،
دەڵێن ئەگەر سەطحی سەیریکەی قورسە بەڵام لێی وربیتەوە بە عەقڵەوە نەوەڵا قورس نییە، نەخێر قورس نییە. بۆچی؟ خوایە باوکی بە تۆ بەخشیوە، مناڵی بە تۆ بەخشیوە، ژنی بە تۆ بەخشیوە، برای بە تۆ بەخشیوە، ماڵ و سامانی بە تۆ بەخشیوە، لەو هەشتەش زیاتری بە تۆ بەخشیوە. دەزانی چییە؟ ئیمانەکەت کە لە هەمووی گرنگترە، لە خودی خۆت گرنگترە ئیمانەکەت. ئێستا خۆی گەورە تاقید دەکاتەوە ئەم هەشتە هیچی ناتباتە بەهەشت. بەختەوەری تۆ لەم هەشتەدا نییە. ژنێک کە کافر بێت دەڵێ من ئیمانم بەو خوایەنێ کە دروستی کردوم. ئێستا خۆی گەورە دەڵێ عەبدەکەم ژنەکەت هەڵمەبژێرە بەسەر مندا، وازی لێ بێنە هیجرەت کە بۆ لای من باشترت بەنسیب دەکەم. تۆ بڵێ نا من چۆن شتی وا دەکەم؟ مەیکە لەگەڵ ژنە کافرەکەت بمێنەوە حاڵت حاڵی ئەو دەبێت. آخر من چۆن دڵم دێ خانوەکەم جێبێڵە؟ مەزانی چەندێکم تیا سەرف کردووە. ئەسڵەن ئەو خانوەش و وە زیاتریش لەو خانوە کە پێت دەبەخشرێ لەلایەن خواوەیە. ومن يهاجر في سبيل الله يجد في الأرض مراغما كثيرا وسعة. هەر کەسێ لە پێناوی خوا هیجرەت کە لە پێناوی خوا واز لەو شتە خۆشانە بێنێ، خوای گەورە دەفەرمێەوە ئەو شوێنەی کە بۆی دەچێت لەوێ چی دەست دەکەێت؟ مراغما كثيرا وسعة. خێر و بێرێکی زۆر و فراوانیەکی زۆر، هەموو شتەکان خۆشتر لەوەی کە جێهێشتووە، هەمووی خۆشتر لەوەی کە جێهێشتووە. دڵنیابە خوای گەورە بۆ تەویز دەکاتەوە بە باشتر، بە چەند قات بۆ باشتر بۆ تەویز دەکاتەوە، بەس تاقید دەکاتەوە. ئەم ئاەتە براکانم ئاەتی ئیمتیحانە، ئاەتی تاقیکردنەوەی. هەر یەکێک لە ئێمە خۆی بەم ئاەتە تاقی کاتەوە بۆی دەرکەوێ لە ئیماندارە ڕاستەکانە یا لە فاسقە دەرچووەکانە لە تاعاتی خوا. چۆن؟ وتمان ئەم هەشتا حرام نین، بدبن هیچ کێشەیەکت نییە. چ کاتێک کێشە دروست دەبێت؟ ها کاکە؟ ها برای؟ کە تێک گیرە، کە تێک گیرە لەگەڵ چی؟ لەگەڵ ئەمری خوا، لەگەڵ فەرمانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام. کە تێک گیرە ئێستا دەردەکەوێت تۆ کامیان هەڵدەبژێریت. بۆیە ئێمە بە هەر یەکێک لە ئێمە ئیمتیحانی نەفسی خۆی بکە بە دوو شت. شتێکیان نەفست حەزی لێیەتی بەڵام خوا ڕقی لێیەتی. شتێک نەفسمان حەزی لێیەتی بەڵام خوا ڕقی لێیەتی. شتێکیش خوا پێی خۆشە بەڵام لەسەر نەفست قورسە. نمونە بۆ نمونە مانجی ڕەمەزان دێ ئێوەڵا نەفسی ئینسان حەزی لێ نییە. ئێتۆ ڕۆژێک 16 سەعات بە ڕۆژ و بی قورسە، نەفسمان حەزی لێ نییە بەڵام چێ پێی خۆشە؟ خوای گەورە. بە قسەی کامی دەکەین؟ بە قسەی خوای پەروەردگار دەکەین کاتۆ تۆ ئیمانداریت. ئافرین. بەڵام کەس دەبینن لە خێزانەکەتان، لە دەوروبەرتان، لە برادەرتان بە قسەی نەفسی دەکا و بە قسەی خوا ناکە، هەیە نییە؟ ئەوە فاسقە، ئەوە فاسقە. ئێستا دوو شت بەرامبەر یەکە، ئەوەی کە نەفسی حەزی لێیەتی هەڵی بژار بەسەر چیدا؟ بەسەر ئەوەی کە خوا حەزی لێیەتی. گەنجێکیت لەو پەڕی زەوق و شەوق و لایەنی جنسیت هەیە، بۆت هەڵدەکەوێت زینا بکەیت، نەفست حەزی لێیەتی بەڵام خوا ڕقی لێیەتی. ئێستا ئیمانەکەت دەردەکەوێت. خۆشویستنی نەفست هەڵدەبژێری یا خۆشویستنی خوای گەورە هەڵدەبژێری؟ دەردەکەوێت. ئێستا ئیمانی تۆ لێرە دەردەکەوێت، کامیان دەکەیت؟ بۆیە براکانم دائیمەن هەر شتێک کە هاتە پێشمان با پرسیار لە خۆمان بکەین. ئەگەر خوا پێی خۆش بوو، هەر چەندە نەفسیشمان پێی خۆش نەبوو، با ناو خوای لێ بێنین و بیکەین. هەر سەرەتاکەی قورسە، هەر سەرەتاکەی قورسە. ڕەمەزان ڕۆژ یەکەم و دووەمی قورسە، وانە؟ دوای نەفست لەگەڵی ڕادێ. نەفسی ئینسان وەکو منداڵ وایە، وەکو مناڵ چۆنە ئاوە. مناڵ ئەگەر بێت و بەدەمیەوە بدەیت هەر بەرەو خراپە بەرەو خراپە بەرەو خراپە دەڕوا، بەڵام لێی بگرەوە هەر ڕۆژێک دوو ڕۆژی قورسە. مەثەڵەن مناڵێک بە مۆبایلەوە گرتووە، وەڵاهی برا 3 ڕۆژت قورسە، 3 ڕۆژ نییە با بگریت، با هاوارکە، با تووڕە بێ، بانان نەخوا، 3 ڕۆژی قورسە. دوای ڕادێ و طبیعی دەوێت، هیچ مشکلە نییە. نەفسی ئێمە ئاوایە، نەفست حەزی لەوەی حەزی لەوە حەزی بیگرەوە لێی. کورە برا زۆر قورسە بەخوا، واز لە جگەرە بێنم ناتوانم،
بۆ خۆ تۆ مناڵیت کوڕە مناڵیش بێ دەتوانین تەدیبی کەیت و بیگریتەوە لە خراپە تۆ پیاوێکی گەورەیت بۆ ناتوانیت ڕاستە ناخۆشە دووسێ ڕۆژێکت ناخۆشە بەڵام ڕادیت بۆی هەر شتێک کە خوا پێی خۆش بوو با نەفسیشت پێی خۆش نەبێ بە قسەی نەفس مەکە دووسێ ڕۆژێکە و ڕادەی لەگەڵی بە ئیزنی خوای گەورە کەسانێک هەیە مبتەلان بە گۆرانی گوێ لە گۆرانی مۆسیقانەگرێ ناژیت مبتەلایە بە جگەرە مبتەلایە بە مەشروب و عەرەق خواردنەوە مبتەلایە بە کۆمەڵێشتی حرام براکەی من ئەو شتانە خوا پێی ناخۆشە ئێستا تۆ کە بە قسەی نەفسی خۆتت کرد و وازت لە خۆشویستنی خوا هێنا ڕغبەتی نەفست هەڵبژار بەسەر ڕغبەتی رب العالمین تۆ فاسقی دووریا بە دەرچووی لە تاعاتی خوا کە دەرچووی لە تاعاتی خوا ڕێزت لێ ناگرێ خۆشی ناوێ هیدایەتت نادا وەکو چۆن لێرە فەرمووی والله لا يهدي القوم الفاسقين خوای گەورە هیدایەتی قەومێکی فاسق نادا بۆچی بۆ کاری خێر و بۆ سەرکەوتن و سەرفرازی دەزانی چەند عقوبەیەکی گەورەیە خوا هیدایەتیان نادا این چۆن خوا هیدایەتیان نادا یعنی هەرچی ڕێگای خێر بێت ڕێگای سەرکەوتن و سەرفرازی و بەختەوەری بێ خوا هیدایەتت نادا بۆی تاوە دەبڕۆ ئێستا چیەکەی بیکە ئێمە موسیبەتە بەخوا ئێمە کولی نوێژێک لە کولی ڕەکعەتێکیدا داوای هیدایەت لەخوا دەکەین ئیهدینا الصراط المستقیم ئێستا کە تۆ بەدوان نەفسی خۆت کەوتیت ئارەزوەکانی خۆت بەسەر ویستەکانی خوادا هەڵبژارد خوا هیدایەتت نادا کاکە من نوێژەکان دەکەم و دوعاکە ئەکەم خوا هیدایەتم نایدا خوا هیدایەتت نادا مادام فاسقی خوا هیدایەتت نادا دەست هەڵگرە بگەڕێرەوە واز بێنە بزانە چۆن خوا هیدایەتت دەدا و بەختەوەرت دەکات بۆیە ئاەتێکی یعنی گرنگە ئاگامان لێی بێ دائما امتحانی نفسی خۆمانی پێ بکەین بەڵێ لقد نصركم الله في مواطن كثيرة ويوم حنين إذ أعجبتكم كثرتكم فلم تغن عنكم شيئا وضاقت عليكم الأرض بما رحبت ثم وليتم مدبرين پەروەردگار لەم ئاەتەدا بۆمان باسی هۆکاری سەرکەوتن لە جەنگدا و هۆکاری شکستدا لە جەنگدا هۆکاری سەرکەوتن بریتی نییە لە چەک و تەقەمەنی بەهێز بەتەنها و زۆری جەنگاوەران بەتەنها گەورەترین هۆکاری سەرکەوتن لەگەڵ خوابوونە لەگەڵ خوابی خوا پشتیوان بکە و گەورەترین هۆکاری شکستیش لە خوا دووربوونە لە خوا دووربی خوا لەگەڵت نابێ و سەرت ناخە هەرچەندە چەک و تەقەمەنیت زۆر بێ و ژمارەت زۆر بێت خوا یارمەتیت نادا پەروەردگارمان ئێستا دەرسێکی سەحابە دەدا ڕزای خوایان لێبێ دەفەرمێ لەقەد نەسەڕەکم الله سوێن بێت بە دڵنیاییەوە خوای گەورە ئێوەی سەرخست ئەی موسڵمانان هەرچەندە ژمارەشتان کەم بوو فی مەواطینە کەثیرە لە زۆر شوێن لە زۆر جەنگ خوا ئێوەی سەرخست بۆ نمونە لە جەنگی بەدردا ژمارەی موسڵمانان چەند بوو 300 و چەند 313 کەم ئەی مشریکین چەند بوون 1000 خوای گەورە سەری خست موسڵمانانی سەرخست لە جەنگی بەنو نەضیر و بەنو قوڕەیضا لەگەڵ جوولەکە مسلمانان کەمیش بوون خوای گەورە سەری خست فی مەواطینە کەثیرە بۆچی چونکە لەو جەنگانەدا بەو پەڕی ئیخلاسیەوە تێدەکۆشان و پشتیان بە خوای گەورە دەبەست فی مەواطینە کەثیرە بەڵام وەیەومە حونەینین لە ڕۆژی حونەینیش غەزوەی حونەینیش خوا سەری خستن بەڵام سەرەتاکەی چۆن بوو ويوم حنين إذ أعجبتكم كثرتكم لجنجي حنين كاتك زوري جماري جنگاوران تان سرسامي كردن معجبون مسلمانان 12,000 جنگاور بو جماريان
هۆزی هەوازن 4,000 کەس بوون. 4. کافر چەندە؟ 4,000. مسلمان چەندە؟ 12,000. إذ أعجبتكم كثرتكم فلم تغني عنكم شيئا. هیچ سوودێکی پێنەگەیاندن. زۆریەکەتان هیچ سوودی پێنەگەیاندن. هیچ. 12,000 بەرامبەر 4,000 یعنی چەند قات؟ 3 قات. 3 ئەوەندە. فلم تغني عنكم كثرتكم شيئا. زۆری ژمارەتان هیچ سوودێکی پێنەگەیاندن و لە شکستیش نەیپاراستن. وضاقت عليكم الأرض بما رحبت. كاتك وتان لن نغلب اليوم عن قلة. إما أمره زورين شكست نية بو إما ناشتين شكو زورين باش خواهي پروردگار دەیەوێت دەرسیان دادا مەهەڵەتان کرد بۆ ئێوە وا دەزانن سەرکەوتنتان بەهۆی ژمارە زۆریتانەوەیە خەریکە لەبیرتان چێ سەرکەوتن لەلایەن خواوەیە وما النصر إلا من عند الله سەرکەوتن نیە ئیلا لەلایەن خواوە نەبێ بۆیە خواهی پەروەردگار پشتیوانی نەکردن سەرەتا ئێستا 12,000 بەرامبەر 4,000 خۆیان نەگرت لە هەموو لایەکەوە کەوتنە دۆڵێکەوە لە هەموو لایەکەوە هۆزی هەوازن تیربارانی مسلمانیان دەکرد و ئەو زەویە فراوانە لەسەریان تەسک ببووە کوردی خۆمان دەڵێت چی کونەمشتیان لێ بوو بە قەیسەری یان چی کونەمشتی لێ بوو بە قەیسەری جەماعەت یعنی چی مەثەلە کوردیە ها کاکە نەزانی بۆ کوێ بڕۆن چیتر ها باشە ئەفەرین کونەمشک خۆی بچووکە بەڵام تۆ لە شوێنی بچووکدا نابیندەی بەڵام لێیان بوو بە قەیسەری گەورەیە بەخوا لێرە دەبیندرین با ڕاکەینە ئەولا ئەوەش زۆر گەورەیە دەبیندرین ڕاکەینە ئەم لاوە وضاقت عليكم الأرض بما رحبت زەوی بەو فراوانەی خۆی لەسەریان تەسک بوو نەیان دەزانی بۆ کوێ ڕاکەن لەکوێ جێیان بێتەوە لەکوێ خۆیان حەشاردن لە ترسی تیری چێ تیربارانی دوژمنەکەیان یعنی ئاواتان لە هات مسلمان لەبیرتانە چیتان بەسەرات ثم وليتم مدبرين اینجا پشتان لە دوژمن کرد و ڕاتان کرد گۆڕەپانی جەنگتان جێهێشت پێغەمبەری خواتان جێهێشت عەلەیهی ساسەم دوو کەسی لەگەڵ مایەوە عەباس و یەکێکتر ڕەزای خوایان لەبێ پێغەمبەری خوا دوو کەسی لەگەڵ مایە هەمووی ڕای کرد ڕایان کرد بۆ براکانم بەهۆی چی بەهۆی مخالەفەوە بەهۆی هەڵەوە بەهۆی تاوانەوە أعجبتكم كثرتكم الإعجاب بالنفس الإعجاب بالكثرة وبالقوة وبالعدد كتو بەوە بنازی کە ژمارەت زۆرە چاوەڕێم پاداشتەکە ئەم دەرەنجامەکە بۆی دەبین براکانم بۆ نمونە زۆر جار مەثەلەن ئەوانەی ئێمە کە دەچن بۆ جەنگ جا هەر جەنگێک بوو بێت بەشان و بازووی پێشمەرگە بەشان و بازووی نازانم چی لەولاوە بە دۆڕاوی دێتەوە شان و بازووی پێشمەرگەی چی کوڕە ئاسایشی چی کوڕە نازانم چی بۆ ناڵێ بە پشتیوانی خوا ناڵێ پشتیوانی خوا بۆیە تا شەڕ دەستی پێ نەکردو هەمویان شێرخۆرن کە شەڕی دەستی پێکردن جا جێیان نابێت و نازانم شێ خۆیان بشارنەوە زۆر جار ئەمە چییە بۆ دەرز وەرنەگرین تۆ ناڵێ من مسلمانم کە مسلمانی بۆ پشت بەخوا نابەستی بۆ ناڵێ خوا پشتیوانمان بێ سەرکەوتوو دەبین تۆ ناڵێ خوا پشتیوانم بێ دە چاوەڕێی سەرکەوتن مەکە چاوەڕێی ژێردەستەیی کە تا ڕۆژی قیامەت تا حاڵت ئاوا بێت تا حاڵمان ئاوا بێت لەوە باشتر نابێت عومەر ڕەزای خوای گەورەی لێ بێت عومەری کوڕی خەتاب وەصفێکی جوانی قومی عەرەبی کرد فەرمووی نحن قوم يعني نحن العرب قوم أعزنا الله بالإسلام إما قوم عرب خواي جورا بعزتي كردين بإسلام شو قال بيجي إسلام شون بون برتوازا قبائل متفرق ومتناحر دجبياك لجير دستي إمبراطوريتي روم إمبراطوريتي فارس بون هيتشيان نبو بلام كاتك بون بمسلمان سركوتن بسر إمبراطوريتي رومي شو فارسي جدا چی سەری خستن شان و بازویان ئیسلام
بۆیە دەفەرمێ مهما ابتغينا العزة بغيره أذلنا الله هەرچەندە بە دوای عیزەتدا بگەڕین لە غەیری خوا لە غەیری ئیسلام خوا زەلیلمان دەکات. باشە لەو کاتەوە تا ئەمڕۆ لەو کاتەوە لە کاتی عومەرەوە ڕەزای خوا لێبێ لە کاتی پێغەمبەر سەڵەم تا ئەمڕۆ عەرەب خاوەنی دەوڵەتن یا خاوەن نین؟ 24 دەوڵەتیان هەیە. بەحرین دەوڵەتە. بەحرین چەندە کاکە؟ 700,000 بزانم نازانم ملیۆنێک نابێ ملیۆنێک بەقەدەر کوێ؟ بەقەدەر هەولێر دەوڵەتە. کوێت دەوڵەتە تێگەیشتی عومان دەوڵەتە 24 دەوڵەتیان هەیە. هەر کامێکیان قسە دەکا بسم الله الرحمن الرحیم ناوی خوا پشت بەخوا بەستێن ناڵێن وەڵا تەواو وەکو سەردەمی سەحابە و خولەفای نا بەڵام تەبەڕایان لە دینەکەیان نەکردووە کاکە تەبەڕای لە دینەکەی نەکردووە کەچی ئێمە قەومیەکانی ئێمە گاڵتەیان لێ دێ عەرەبی پێپەت و عەرەبی دواکەوت و عەرەبی چی دواکەوت ئەوە دوێنێ ئیمارات کەشتی ئاسمانی هەڵدا بۆ سەر مەریخ ئێمە لە شوێن ئەی گەلی کورد لە شوێ ئێستا ئەوان گەیشتە سەر مەریخ ئەی تۆ لە شوێت گاڵتە بەوان دەکەیت بۆی ئێمە ئەم میلەتە معاذ الله مەگەر چۆن ها دەنا بگەڕێنەوە لای خوا پشت بەخوا ببەستێن اعتزاز بە ئیسلام کەن ئەوە نابینیت دیموکراسیەت سۆشیالیستیەت علمانیەت خوا بەرەکەتی تێنەخاو نەیهێڵێت علمانیەتی چی؟ علمانیەتی چی دیموکراسیەت چی؟ ئەم درۆ دەلەسەیە چییە؟ پێم ناڵێ ئەوە چیت بۆ دەکا واز لە قورئان کەلامی رب العالمین ئەرز و خاوەنی ئەرز و ئاسمان دێنی بە دوای دیموکراسیەتی غەرب دەکەوی ئەوە سەرت دەخا ئەنجا تخوا ڕاست دەکەن لەگەڵ دیموکراسیەتەکەتان ڕاست دەکەن علمانیەت سەرت لا دین بێدین دینی ناوێ دین ناوێت تۆ لەگەڵ شەیطانیت دە چاوەڕێکە شەیطان سەرت خا بزانە سەرت دەخا بۆیە میلەتە کوردە نەبووە بە هیچ و ناشبێ تا نەگەڕێتەوە لای خوا تا نەگەڕێتەوە دەست بە ئیسلام نەگرێت نابێتە هیچ ئەبەدەن ئێستا گلەی لە تورکیا و لە ئێران ناکەین ئێران لەگەڵ ئەوەدا مەزهەبیان پێچەوانەی مەزهەبمانە بەڵام ناویان چییە جمهوری ئیسلامی ئێرانی اعتزاز بە ئیسلام دەکەن ئەی تورکیا ئەردۆغان دەڵێ موسڵمانم اعتزاز بە ئیسلامیەتەکەی خۆیەوە دەکا ئەو هەموو فسق و فجوورەش کە هەیە بەڵام هەویەی ئیسلامەتیەکەی خۆی نەدۆڕاندووە بەڵێ خراپەی زۆری تێدایە بەڵام لە چیەوە هێنایە چی لە علمانیەتێکی ئەتاتورکەوە هێنای وردە ئێستا الحەمدولله لە چاو جاران زۆری فەرقا کابرا اعتزاز بە ئیسلامەوە دەکات تۆ بۆ نایکەی بۆ اعتزاز بە علمانیەتەوە دەکەی بۆ اعتزاز بە نازانم چیەوە دەکەیت بە ئاگرپەرستی و بە مەجووسیەتەوە دەکەیت چاوەڕێی سەرکەوتنی خوا مەبە بۆیە ثم وليتم مدبرين بين نابين كنا مشكمان لێ دەبێ بە قەیسەری بین نابین زەوی لەسەرمان تەسک دەبێتەوە ئەرێ بۆ کوێ ڕاکەین بۆ ئێران نا ئەم جارە بۆ تورکیا ڕاکەین ئەنجا بۆ کوێ ڕاکەین لە هەموو لایەکەوە تا ئاخر جار هەم تورکیا ڕێی لێ گرتین و هەم ئێرانیش گرتی و بەغداش هجوومی کرد دنیات لەسەر تەسک بووە ئێدە ڕوو بکەینە خوا دە مەسئوولەکان دە سەڵاتدارەکان دەبەسیەتی گەڕانەوە بۆ لای خوا پێویستە خوا زۆر مەزنە لەگەڵ خوا بەخوا مەزنت دەکا خوای گەورە بەهێزە لەگەڵی بە بەهێزت دەکا دەست بە دینەکەیەوە بگرە خوا پشتیوانی لێ دەکا ئەمە ئەم دوو فاقەیە نایخوا میلەتت میلەتێکی موسڵمانە تۆش دەتەوێت وەکو غەرب بیت نە ئەملا نە ئەولا هیچ نە دیموکراسیەتەکە دیموکراسیەتی غەربە نە ئیسلامەتەکەش ئیسلامەتیە کە خوا دەیەوێت بۆیە بەڕاستی حەق خۆیەتی ئەوانەی کە خاوەن ژیری و عەقڵن بە خۆیان دابچنەوە کاکە ئیسلامی داعش نییە برام لە ڕقی داعش و لە ڕقی ئەنسار و لە ڕقی جوند الئیسلام و لە ڕقی نازان کاکە چیت دا لەوانە واز لەوان هەمووی بێنە تۆ بگەڕێ و سوڵح لەگەڵ خوای خۆت بکە خۆ ناڵێن بە جوند الئیسلام ناڵێن بە ئەنسار ناڵێن ببن بە داعش ناڵێن ببن بە کۆمەڵ و یەکگرتو کاکە مەبە بە هیچ موسڵمان بە و بەس موسڵمان بە اعتزاز بە دینەکەتەوە بکە کە موسڵمانیت کە موسڵمانیش بنیت فێڵ لە خەڵک مەکە و مەترسە لە کێ ترسی ئیعلانی کوفری خۆت کە و کۆتایی پێبێنە بۆیە بزانە براکانم سەحابە ڕەزای خوای گەورەیان لەبێ لەسەر یەک مخالەفە خوای گەورە شکستی پێهێنان لەسەر یەک مخالەفە ئەوەتە ڕایان کرد
پێغەمبەریان جێرد عەلەیهی سڵاو وسەلام ئێمە لەگەڵ ئەم هەموو مخالفەیەوە دەمانەوێت خوا گەورە سەرماخە پشتیوانیمان لێ بکات چۆن پشتیوانی دەکات ئەمە هەڵەیان کرد خوا عقوبەیدان دەیبزانین ئێستا کە تەوبە دەکەن خوا گەورە چیان بۆ دەکات بەڵێ ثم أنزل الله سكينته على رسوله وعلى المؤمنين وأنزل جنودا لم تروها وعذب الذين كفروا وذلك جزاء الكافرين ثم لپاشەوەی کە خوا گەورە دەرسی دادان شکستی پێهێنان بۆی تێبگەن جارێکی تر بە خۆیان نەنازن بە ژمارەی زۆریان بە قووەت و دەسەڵاتیان هیچ نییە کە خوات لەگەڵ نەبێ ئێستا هەستیان بە هەڵەی خۆیان کرد و پەشیمان بوونەوە ثم أنزل الله سكينته على رسوله وعلى المؤمنين ئەنجا خوا گەورە هێمن و ئارامی خۆی دابەزان بەسەر پێغەمبەر و عەلەیهی سڵاو وسەلام ئیمانداران ئینسان کە دڵی ئارام بوو ترسی تیادا نەما ئازا دەبێت لە جەنگیاننا بەڵام کە ترس دڵی خواردیت ورەت نامێنێت ڕادەکەیت سەخوای گەورە دڵی ئارامکردنەوە دەیوەرنەوە هۆش خۆتان مەترسن بگەڕێنەوە دەی وأنزل جنودا لم تروها سەخوای گەورە جوندی خۆی دابەزاند کە چێن مەلایکەتن لم تروها ئێوە موسڵمانان نەتان بینین وعذب الذين كفروا خوای گەورە کافرەکانی تەعزیبدا بەچی ئەوەی کوژرا ئەوەی بەدیل گیرا لە هۆزی هەوازن وذلك جزاء الكافرين ئەوەش جەزای کافرەکانە تا ئێمە بەڕاستی لەگەڵ خوا بین خوا لەگەڵمان دەبێت یعنی بزانە لە غەزوەی حونەین دوو مەرحەلەیە مەرحەلەة الهەزیمە و مەرحەلەة النەصر قۆناغی شکست کاتێک کە لە خوا دوور بوون لەو مەسەلەیەدا یعنی چۆن دووریەکە وتیان معجب بوون سەرسام بوون بە زۆری خۆیان ئەمە خەلەلە نابێ هەبێ ئەی مەرحەلەی دووەمیان مەرحەلەی پەشیمانی و تەوبە گەڕانەوە لای پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام دەستیان کرد بە جەنگ خوای گەورە پشتیوانی خۆی بۆ ناردن مەلایکەتی دابەزاند و پەروەردگار دیفاعی لێکردن وەسەری خستن و کافرەکانیشی تەعزیبدا و لە ناوی بردن بەڵێ کەواتە نەچوە بچێت والله کە ڕاست دڵمان بەوانە خۆش دەبێت کە دڵمان بەخوا خۆش بێت و پشت بەخوا ببەستین و داوای یارمەتی لەو بکەین واللهی خوای گەورە سەرمان دەخات خوای گەورە دەتپارێزێ خوای گەورە دیفاعت لێ دەکات تا ئێستا قۆناغی شکستە ئەی چۆن قۆناغی سەرکەوتن دێ بەو شێوازە دێ کە سڵح لەگەڵ خوای خۆمان بکەین و بگەڕێنەوە لای خوا بەڵێ کۆتا ئاەت ثم يتوب الله من بعد ذلك على من يشاء والله غفور رحيم لپاشەو جەنگەش کە کرا جەنگی هەوازن لە ڕۆژی حونەین خوای گەورە تەوبە قبول دەکات دوای ئەوە لە کەسانێک کە خۆی دەوێت یعنی کەسانێک تا ئەو ڕۆژەش هەر کافر بوون بەڵام خوای گەورە هیدایەتی دان بێنە ناو دایرەی ئیسلام ثم يتوب الله يتوب بۆ مضارعە ماضیە مضارعە مستقبلە بۆ مستقبل یعنی خوای گەورە لە داهاتوویەکی نزیک چونکە سەوفەی لەگەڵ نییە لە داهاتوودا خوای پەروەردگار کافرانێک هیدایەت دەدا بۆ ئیسلام و تەوبە بکەن و تەوبەیان لە قبوڵ دەکات ئەمەش پێی دەوترێت لە ئیعجاز الغەیبی سبحان الله خوای گەورە وای فەرموو جارێ نەبوو بوو بەڵێ زۆرێک لەوانەی کە کافر بوون و دژایەتی مسلمانیان دەکرد دوای ئەم واقعەیە تەوبەیان کرد و بوونە مسلمان و هاتنە ڕیزی مسلمانان والله غەفور ڕەحیم باشە بۆچی خوای گەورە کافرێک بەردەوام دژایەتی مسلمانانی کردووە بەردەوام شمشێر بەدەست بۆ دژی پێغەمبەری خوا سەحابە ئێستا خوا لێی خۆش بوو تەوبەی لێ قبوڵ کرد بەڵێ بۆ چونکە والله غەفور ڕەحیم
چوە خوای گەورە زۆر لێبوردەیە زۆر نەکەم زۆر لێبوردەیە غەفوور لەسەر وەزنی فەعولە مبالغەیە یعنی یەکجار زۆر خوا لێبوردەیە ئێمە وانین مرۆڤ وانیە کاک مرۆڤ کاتێک کە هەڵەی بەرامبەر دەکرێت کەسێک هەڵەی بەرامبەر دەکات دەڵێ بەدەستم بێ بگەم پێی دەیکوژم لە ناوی دەبم مرۆڤ وا دەڵێ وانییە دەڵێ من دوژمنەکەی خۆم بەردەستم کەوێ لە ناوی دەبم ئەگەر دوژمنەکەت داوای لێبوردنی کرد کە دوژمنەکەت تەوبەی کرد کە پەشیمان بۆەوە ئێستا دەڵێ چی بەخوا شتی وا نای خوا لای من دەڵێ تەوبەی چی و پەشیمانی چی من لە بیرم دەچێت چی کردووە ئێ بەڵام خوا وەکو مرۆڤ نییە والله غەفوور خوا زۆر لێبوردەیە وەرە مرۆڤ تۆ کوفرکەی بەرامبەر خوا جنێو بە خوا بڵێ دژایەتی پێغەمبەرەکەی بکەی عەلەیهی سڵام دژایەتی موسڵمانان بکەی سەحابە بکوژی پێغەمبەرانی خوا بکوژی واش کە تەوبە بکەیت یعنی خوای گەورە دەرگای تەوبە بکاتەوە خوای گەورە دەرگای تەوبەت لێ قبوڵ بۆ بکاتەوە تەوبەشت لێ قبوڵ کات بۆ چکە زۆر لێبوردەیە ڕەحیم فەعیل دیسان مبالغە زۆر بە سۆز و بەزەیە خوای گەورە خوای گەورە پێی خۆش نییە عەبدی خۆی سزا بدات پێی خۆش نییە عەبدەکەی بچێتە جەهەنەمەوە هەموو ڕێگایەکی بەهەشتی بۆ ئاسان کردووی بەڵام ئینسان کە بۆ خۆی نەیەوێت عەبدەکەم تا ئێرە تەمەنت 70 ساڵە هەڵە و تاوانت کردووە دەبگەڕێ و بالێت خۆش بم ئێ نەگەڕێتەوە چی لێ بکە خوای گەورە داواکارین لە خوای پروردگار بۆ خاتری ناوجوانەکانی سفاتە بەرزەکانی لە گوناهمان خۆش بێ توبەمان لێ قبول کە ئەخیرمان خێر کە و ڕەحممان پێ بکە والحمد لله وصلى الله وسلم على رسول الله وبارك الله فيكم وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل أنزلنا إليك الذكر لتبين للناس وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم ولعلهم يتفكرون